بەڵازان و خۆشەویستان دوای ئەوەی بابانیەکان لە قەڵاچوالانەوە دێنە مەڵکەندی و لە ئیماراتەکەیان دەگوازنەوە ئیدی وردە وردە دەست دەکەن بە بنیادنانی زۆرێک لە گەڕەکانی شاری سلێمانی و زۆرێک لە بنەماڵە نەجیبزادەکان ڕۆڵێکی سەرێکیان دەبێت لە دروستکردنی ئەو گەڕەکانی کە لە شاری سلێمانیدا هەن. ئێمە لەم تۆرێماندا باز لەو دەکەین کە گەڕەکە کۆنەکانی سلێمانی کامانە بوون وەروها ئەرکی کێ ئەم گەڕەکانە و شوێنەواری زۆرێک لە خانەکان پارێزراو بێت. وەروها باز لەوش دەکەین کە ئەو جیاوازیت چی بوو یاخود ئەو نوێکاریت چی بوو لە دیزایانی خانوەکاندا لە زۆرێک لە گەڕەکەکاندا کە لە ئێستادا لە بەشێک لە گەڕەکەکان خانوەکان ماون و شوێنەواریان ماوە. گفتوگۆ زیاتر دەکەین لەو بارەیە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدولخالید سابیر مامۆستای زانکۆ. مامۆستایان زۆر بەخێر بێ. خوا بەخێر بێ. مامۆستا گەل لەوە دەست پێ بکەین ئەمە بەدەر لەوەی کە مێژوو نووسەکان و گەڕیدەکان کە هاتوونەتە ئەم شارە شایەتیەوە دەدەن کە شارێک جیاواز بووە لە زۆرێک لە شارەکان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەبەرەوەی کە ئەو دیزاینەوە و نوێکارێک کە لەو شارەدا هەبووە لە کەم شاری دیکە بینیویانە. چی بووەتە هۆکاریەوەی کە جیاواز دەرکەی ئەم شارە هەر لە بیدایەتی و هەر لە دامەزراندنیەوە هەر لە سەرەتاییەوە کە دروست دەبێت بە شار و بە پایتەخت دروست دەبێت. سپاس بۆم دەرفەتەی کەناڵەکەتانە دەرفەتەی ڕەخسان بۆ ئەو بوارە سەبارەت بە سلێمانی تەبەن کە تۆ هەر لە ڕووی مێژووی باسی هەر بوارێک دەکەی ئەبێ بە پێی سەرچاو و بەڵگە بێت. شاری سلێمانی تا ئەندازەیە کە جیاوازی لە شارەکانی ترا فەزڵ ینی فەزڵ نادەن بەسەر شاری ترا بەڵام جیاوازیەکەی لەوەی هەیە کە باسییان کردووە چ مێژوو نووسانی هەندێک لە مێژوو نووسانی دەوروپشتی کورد ئەوانەی کە نەتەوەکانی غێری کورد و ئەوانەی بیانیەکانیش کە پێیان دەڵێن ڕۆژهەڵات ناسان کە باسییان کردووە سیفات و هەندێک تایبەتمەندی سلێمانی جیاواز بوو لە هەندێک شاری تر هەندێک سیفاتی لە شاری تر چوو هەندێکی جیاوازی هەبووە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتی خۆی کە شاری سلێمانی بنیادەنرێن میرانی بابان داوایان کردووە جگە لەو بنەماڵانی کە هەر لە قەڵاچوالانەوە کە پایتەختەکە ئەگوێزرێتەوە 1984 بۆ سلێمانی خەڵکیان نردوو بۆ ئەم ناوچانەی دەوروبەری سلێمانی دوو هینیان هەبێت دوو تایبەتمەندیەتیان هەبێ ئەو بنەماڵە ئەو کەسانی کە دێنە سلێمانیەوە خانووشیان بۆ دروستەکەن لەسەر ئەرکی میرانی بابان یەکێکیان خوێندەواریان هەبێت دووهەمیشیان خاوەن پیشە بن. ئەم بیرۆکەیەکی گرنگە تەنانەت ئیبراهیم پاشای بابانیش کە پێش ئەو بێتە میر خۆی کوڕە میرە کە لە بەغدا بووە ئەمانی بەغدای لە بەغدا ئەمانەی بینیوە شێوازی بیناکان و شێوازی پێشکەوتنەوانی بینیوە ئەوە لە مێشکیا بووە بۆیە هەر ئەو لەگەڵ محمود پاشای مامیدا ئەو بیرۆکەیان لەلا دروست دەبێت و چەندین کەسایەتی کە دێنە ناو شاری سلێمانیەوە ئەمانەیە یا خوێندەواریان هەیە کە خەڵکیان فێری خوێندەواری کردووە یان خاوەن پیشە بوون. ڕاستە هەندێک لە بنەماڵەکانی کە لە قەڵاچوالان هاتون ئەوان خاوەن پیشە بوون بەشێکیان و کۆمەڵێکیشان کە خوێندن و خوێندەواریان هەر هەبووە لەو کەسانی کە هاتونتە سلێمانی و لەوانە ماڵی حەفید ماڵی خاڵ شێخ ئەمینی خاڵ و ئەوان کە ئەمانەمان هەیە خەزنەدارەکانە مەسرەفە خەندانە ئەمانە بەشێکی ئەوانەی خاوەن پیشە بوون بنەماڵە قەفتانەکانە و گەلێکی تریش کە لەوانە خاوەن پیشە و یا خوێندەواریان هەبوو ڕۆڵیان بینیوە لەگەڵ ئەوانەی کە تردێن مەسەن بنەماڵێک هاتووە کە دوای دروستبوونی سلێمانی یەکێ لەو کەسانی کە هاتوۆتە شاری سلێمانیوە ئیبن حاجی سەردەشتیە خۆی لە جێشانە بووە کە میرانی بابان خەڵکیان نردووە ئەوتوانەوە خوێنەوارە هاتوو خانویان بۆ دروست کردو لە گەڕێکی سەرشەقام و ئیبن حاجی سەردەشتی کتێبێکی هەیە کە لەو کاتانیان نووسیوەتی بەناوی مەهدینامە ساڵی 1976 کۆڕی زانیاری کورد چاپیەکە ئەمە خەڵکی فێری خوێندن کردووە ئەمێکی کردوان ئەی خاوەن پیشەکانیش تەبەن زۆر بوون ئەو پیشانی لە سلێمانیدا هەبوون بە کوردە موسڵمانەکان و بە مەسیحیەکان و بە جوولەکەکانیشەوە کە هەر پیشێکی خاوەن پیشە بوون ئەمانە ڕۆڵیان بینیوە لە ڕووی ئابووری سلێمانیەوە مەسەڵەن جوولەکەکان زێرنگەری و سەرافیان کردووە مثل مەسیحیەکان بازرگانیان کردووە کوردەکانی کورد موسڵمانەکانیش ئەمانش پیشەوەریان کردو دیکان بازرگانی پیشەوەریان کردو وەکو مەسەڵەن پیشەوەری ئاسنگەری داتاشی چەخماخسازی موتابچێتی وەتەراخچێتی
و چەندین پیشەی ئەوەی سابمکارانە و زۆر گەلێک پیشەی تیژی کە لە سلێمانیا هەبووە لەو کاتانە لە کەم شاری میسۆپۆتامیا هەبووە میسۆپۆتامیا کە ئێستا پێدەڵن عێراق ئەمە بەشێک لە گەڕێدەکان ئەوانەی کە هاتون تێر هەر باسی ئەویان کردووە وتوانە ئەو پیشەی لە سلێمانیا ئەیبینین مەگەر لە تەبرێز و ئەستەموڵا بینی بێتمان گرنگە ئەمە تەبرێز شارێکی ئەو کاتایی تەبرێز شارێکی ئاوا پێشکەوتو بووە تاران ئەوەندە پێشکەوتو نەبووە حتا بۆ نەخش و نیگاری نێو ئەسە دێنە سەرەوە ئەگەر ئەسەر ڕوخسەت دێنە سەرەوە اینجا ئەو خانمانێک کە دروست کراوە 1970 سلێمانی بنیادنراوە نەک 1970 پایتەختەکە گوێزراوەتەوە لە قەڵاچوالانەوە بۆ ئەم پایتەختە نوێیە کە سلێمانیە ئەو وەستایانەی کە لەم خانوانیان دروست کردو بە سەرای سلێمانی بە شوێنی سەربازگەکە بە خانووەکانی میرانی بابان و خانووەکانی تریش جگە لەوانەیە کە دوای 1970 دێت ئەوە دوای ئەو 1970 ئەو خانوانی دێن و خەڵکی تر دێت هەندێکیان ئەتیادیە وەستای ئەتیادیە هەندێکیشان هەر ئەو وەستانن کە پێشتر بیناکانە کردووە کە لە شاری بانە و شاری سنەی ئەو دوو شاری لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوون بۆیە دەبینین زۆربەی خانووە کۆنەکانی سلێمانی ئەوانی ئێسر بە پێوە ماون هەندێکی کە من زۆربەیان لە خانووەکانی شاری سنە و بانە دەچن چکە وەستاکانی ئەوێ دروستی کردو وەستایکش کشتێکی دروست کرد حتمێن بە هەمان شێواز و دیزاین دروستی دەکاتەوە ئێستا هەندێک خانووە پایەکانیان گەورن دوای ئەوەی کە لە قوڕ دروستکراوە وردە لە ناو سلێمانیدا کارگەچی ئەوانە دەبن هەندێک کارگەچی سکالی کارگەچی هەندێک کارگەی مەسەڵەن خشتیان دروست کردو دیکەیان کارگەی تریان هەبووە ئەمە بە دواتر کانەبەردی مەڵکەنیش دۆزرایەوە کاریگەرێکی باشی ئەوە ئەگەڕێت و بۆ سەرەتاکانی سەدەی بیستم ساڵانی 20 سەدەی بیستم هەمووی گڵ و خشت بووە خشتی قوڕینیان دروست کردووە کارگەکان نەخوارەوە بوون لە سلێمانی ئاسەواریان ماوە بەشێکیان بەڵێ ئاسەواریان ماوە بەڵام شوێنەوەکانە ئاسەواری خانووەکان ماوە ئەو خشتانە خشتەکان دووشەوە بوون لا کێشەیی و لا تەریبی لا تەریبی ئەو دوانە بوون ئەوە لە زیاتر لە نیوەی دووەمی سەدەی نۆزدە بەڵام بەردی مەڵکەندی ئەیگەڕێت و بۆ کۆتاییەکانی ساڵانی بیستەکانی سەدەی بیستم عینە ساڵانی سیەکان و کۆتایی بیستەکانەوە وردە ئەچون بەردی مەڵکەندیان دەهێنا ئەو بەردان دوایی لە ساڵانی شەستەکانەوە بەردی شێرکوژیان هێنا لەو لای سەرچنارەوە کەواتەیانی ئەم خانوانەی کە بەر دروست کراون مێژوەکانیان زۆر تازەترە لەو خانووە بەڵێ تازەن یعنی سەرەتاکانی ساڵانی سیەکانی سەدەی بیستەمە بەس پێشتر یەکەم جار قوڕ بووە دواتر خشتی قوڕین بووە کە لە سلێمانی زۆر باشە مامۆستا زۆرێک ینی وا وێنەی دەکەن کە یەکەمین گەڕێکی دروست بوو بێت مەڵکەنی بەڵام مەڵکەنی خۆی گوند بوو دواتر پێم وابێت گەڕێکی دیکە دروست بوون سەرکارێ زوو نازام کۆمەڵی گەڕێکی دیکە گراماشی پێ بکەین کاتی خۆشی ئاماژم پێ کردووە لە دیدارەکە دۆنش لە سیمینارێک بۆ پەیمانگای تەکنیکی کۆمپیوتەرەکە سیمینارێکم بۆ کردی نیو سەعاتێک لەسەر ئەو گەڕەکانەی کە سلێمانی چۆن دروست بووە وە گەڕەکەەکانی و ڕێوڕینی ڕەوڕەوەی بازرگانی و ئەو جۆرەشتانە بە کورتی بم باسکردن نیو سەعاتێک بوو بە سەداخوازی ئەو بەڕێزانە بوو یەکەم تەبەن پێشتر ئاشکرایەوە کە پێش ئەوەی سلێمانی بناژێ گەڕێک دێکە بۆ بناوی مەڵکەندی 6 ماڵ بووە ئەمە دێ بوو لەویا بووە بەڵام کە سلێمانی بنیان ئەژێت یەکەم گەڕەکە دروست دەکرێ گەڕێکی کانسکانە یەکەم گەڕێکی کانسکانە لە پاڵی گەڕەکەکەیان مزگەوتی ئیبراهیم پاشای بابان دروست ئەکرێ کە ئێستا پێ دەڵێن مزگەوتی گەورە خۆی ناوی ئیبراهیم پاشای بابانە بۆیە پێ دەڵێن مزگەوتی گەورە ینی لە چاو مزگەوتەکانی ترا گەورە بۆیەوەیە کاتێکم گەڕە کانسکانە مەڵکەنیش دوایی ئەنگێزنەوە بۆ ئەم شوێنی ئێستان کە پێداڵن گەڕێکی مەڵکەندی ئەو شوێنی بالا و شوێنی گوندەکە جیاوازە لە شوێنەکە ئێستایی دوایەوە گەڕێکی گۆژە دروست دەکرێت گەڕێکی گۆژە تەبەن گەڕێکی کاڵی کانسکان بەشی شێخانیشتی پێوەیە گەڕێکی شێخان ئەم گەڕێکی شێخانە ساڵانی تقریبا 45 بوو بە گەڕێکی شێخان لەبەرەوەی گەڕێکی کانسکانیان دابڕی ئەتر ئاکوونین بوو بە گەڕێکی شێخانی سە پیاڵە شێخان زیاتر بنەماڵی شێخانی وەڵام خەڵکی تریشی لێ بووە گەڕێکی گۆژەش پێکاتەوە لە 4 بەش سابونکارانە گۆژە خۆیەتی ینی ئۆرزی باکی ئێستا قاوەخانەی سەرچیمەنە لەگەڵ گاوران گەڕێکی مەسیحیەکان پێیان تۆ گاوران ئەمە 4 بەشە
دواتر گەڕەکانی تریش دروست دەکرێت دەرگەزێنی ژەر دەرگەزێن دواترە دەرگەزێنیش لە ناوین بنە ماڵەی ئاغاتەهای میرخۆزیەوە دروست دەکرێت ئەوانە لە کۆتاییەکانی سەدەی هەژدەهەما دروست دەکرێن ئەوش لە گوندی دەرگازێڕینەی هەمەدانەوە هاتوون بەهۆی ڕووداوێکەوە ڕوان کردوێتە سلێمانی و ئەو گەڕێکی دەرگەزێنەی کە ئێستا ئەسحابەسپی بەشەوی ئەسحابەسپیە ئەوان بنیاتیانەوە بە ناوی دەرگازێڕینەی گوندەکان کە سەر بە شاری هەمەدان بووە هەر بەو یادگاریەوە بەڵێ ئەویش سێ بەشە گەڕێکی دەرگەزێن دەرگەزێن خۆیەتی سەرکارێزە لەگەڵ سەرگۆل زۆر باشە مامۆستا هۆکاری چی بووە کە شاری سلێمانی لەو کاتەیە ئەوەندە بە ئاسانی عنی لە ماوەی چەند ساڵێکە 4 گەڕێک پڕ بکەیتەوە لە شارێکە زۆرە چۆن بووە کە میرانی بابان ئەو سەرنجڕاکێشیان لە شارەکەی دروست کردووە کە خەڵک لە هەر چوار لاوە ڕووی تێبکات و لەم شارەیانیشتە جێب بێت بە حکمیەوەی کە خۆی ئاماژەم بێدا کەمێ لەمە پێش کە خۆی برایان پاشا لە بەغدا بوو سری کردو بەغدا تا ماوەیەکی زۆر پایتەختی دەوڵەتی عەباسی بووە و دواتریش کە هەلی ڕووخاوە لەلایەن هۆلاکۆوان و پێشکەوتنی هەرما بوو تا ئەندازەیەک و ڕۆڵی هەبووە و ڕێگایەکی بازرگانی بووە لە نێوانە سەری کردو ئابوو شێوەیە ئەمی جوستەتی ڕۆژە ڕۆژانە کە بووە میر پایتەختێک دروست بکە لە شارێکە لە شوێنێکە لە قەڵاچوالانە نەبێت چونکە قەڵاچوالان تەنگە ئەوەی کە بینی بێتی ئەو شوێنەی کە ئێمە کاتی خۆی چوونە سەری زۆر تەنگە بە کەڵکی پایتەختی نایەت ینی گردێک کوچەمێک لە تەنیشتوێتی چەند جار هاتووە بۆ سلێمانی بۆ ڕاوشتی وە چۆتە دڵیەوە و پێویستیشی بە قەڵان نەکردووە بە شوورایەک لەبەرەوەی گردی تایە لەو گردانە قولە شتێکیان داناوە ئاوی زۆری لێ بووە درەختی زۆری لێ بووە سەرچاوێکی زۆر باش بۆ سلێمانی و دەور پشتەکەشی تا بەندەوڵەمەنە بە زەوی کشتتوکاڵی و ئەوانە و هەروە زەوی دێمی بۆ ئەوانە هاتوو ئەم شارەی دروست کردو لە قەڵاتۆ نەیانتوانێت کشتتوکاڵ بکەن کە بڕبڕی سەرەکی لێ نەبووە شوێنی کشتتوکاڵی نەبووە میرانی بابان ڕاستە لە گوندەکانی دەوروبەری کراوە ڕاستە بەڵام شوێنەکەی کە ئەجی دەسەری بە هیچ شێوەیە سە بەردەڵان شتەکان ماوان دەکەوە تا تەنانە ئاشەکەش ماوەتۆ لۆبەری چەمەکەوەیە بەردەڵانەکەی ماوەتۆ شوێنەکەی ئەمە نا سلێمانی ئەو کار و کارێزە زۆر سەری جەراکێشاوە ئەو درەختانەی کە تایە بووە و هەروە شوێنی کشتتوکاڵیشی تیا بوو شوێنی بەراوی هین کشتتوکاڵیکردن و شوێنی چاندنی گەرم و جۆش ینی بەراویش و شوێنی گەرم و جۆش وانشتی تێدا بووە گرنگ ئەم گەڕەکە تازانەی سلێمانی شوێنی کشتتوکاڵکردن بوون بۆ منە بەکرەجێ و ڕاپەڕین و بەڵێ نا بۆچی بەکرەجێ و ڕاپەڕین هەتا ئەم گەڕەکانی ئێستا سەرروکان ئێسکان ئێستا بڵێن گەڕێکی مامۆستایان گەڕێکی سلێمانی نوێ گەڕێکی ئیسکان ئەمانە هەمووی زانکۆ کەپەکۆنەکە هەموو شوێنی چاندنی گەنجۆ و پاقل زیتر بووە نزیکی ماڵ و گەڕەکەکەیان بێت چکە لێ بە وڵاق لەوانیان کردبێ بەڵێ شوێنەوە بۆ لەبەرەوەی سلێمانیش ئێستا هەموو مزگەوتەکانی سلێمانی مزگەوتە دێرینەکان هەمویان کارێزی خۆیانێ بووە لێوا بوو اینجا بەشێکیش لە ماڵەکانی سلێمانی من خۆم بینی و من بەشە لە ماڵەکانی سلێمانی بەشێکی ئەتوانم بڵێم زۆریشی لە خانۆ کۆنەکانن من بەسمنەوەیە کارێزیان هەبوو کان و کارێز اینجا ئەم ماڵانێک کە کانیان هەبوو بڵێن بە جۆگەی قوڕین بە قوڕ جۆگەکە چواردەگە قوڕ کراوە بە پلاستیک وشت نەبووە کاتە ئەمانیان ڕاکێشاوە بۆ ماڵەکانی دراوسیان یعنی ماڵ هەبووە چوار جۆگە ڕاکێشاوە بۆ ماڵێکی تر بۆ ئەوەی ئەو ئەوانش ئاوەکە بەکاربێن لەو کاتاناوا بووە مزگەوتەکانیشەوە ئەتیادی و بەڵام کوێر بۆتەوە زۆری ڕاستە مامۆستا بینە سەر ئەو حەزارەتی کە هاتووەتە ئەم شوێنە ینی سەر بدەی کە زۆری لە ئەو شوێنانە یاخود ئێسەکە نۆژەن کراوەتەوە یاخود ئاسەواری و خانوانەی کەماوە حەزارەتێکی ئیسلامیان پێوە دیارە حەزارەتێکی نزیک بە ئێرانیان پێوە دیارە لەبەری کە ئەو نەخشونیگارانی بەکارێن هێناوە زیاتر گوڵ و گەڵا و دوورکەوتونەوە لە پەیکەر و ئەو شتانی کە زیاتر لە ڕۆژ ئاوا هەبوویان ئەو هینەیان نێناوەتە نێو خانوەکانی سلێمانی ئەمە بۆ حەزارەتی ئیسلامی دەگەڕێتەوە یاخود ئەوەی کە نزیک بۆ لە وڵاتێکی وەکو ئێران و شارەکانی ئێرانەوە کە پێشتر ئاماژەت پێکرد خۆی دائیمەن شارستانیەت کاریگەری لەسەر هەر وڵاتێک کە مەسە بڵێن فتحکریان شتێکە کرێ شارستانەتی ئەو نەتەوەی تر کاریگەری لەسەرەوەی تر هەیە یعنی مەسەن بۆ نمونە کاتی خۆی دەوڵەتی هەخامنشینی لەلایەن ئەسکەندەری مەکدۆنیەوە ڕوخێر لە پێشدایندا کاریگەری گریک بۆ ماوەی 90 دانە ساڵ ینی یۆنانیەکان کاریگەری لەسەر ئەم ناوچەیە هەبووە ناوچەکە ئێران و ئێرشی گرتەوە تەبان ئەسکەندەر بابلەوە ناوچەیەشی گرت دوای ئەوەی مەسەن دوای ئەوان ئەشکانەکان دێ ئەشکانەکان زۆر پێشکەوتوو نەبوون وان ساسانەکان پێشکەوتوو بوون
ساسانەکانیش کاریگەریان لەسەر ئەم ناوچەیەدا هەبووە ئەو جاجار هەندێک شوێنە دۆزرێتەوە ساسانەکانی ساڵی 1630 زانی لەلایەن سوپای موسڵمانەکان ئەو ڕوخێڕێ لێرەدا شارستانەتی ئیسلامی کاریگەری هەبووە لەسەر ناوچەکە یعنی حتمیەن کاریگەری هەیە بەڵام ئەو کاریگەریە لەسەر دابوونەریت و لەسەر شێوازی هەندێک خانوشتی باشە بووە بەڵام لە ئێرانیش و لە میسۆپۆتامیاشە شێوازی خانوو کۆنەکانی پێشتر هەر هەماوە هەر هەبووە خانوو بە تەنیشتێکەوە ئەمە شێوازی ئەگەرتە بۆ سۆمەریەکان ئەمە هەر کاریگەری هەیە بابلی کاریگەری هەر مابووە ئەوە لە باشوور لە ناوچەکانی ئێمە کاریگەری ئاشوورەکانی لەسەر بووە کاریگەری لۆلۆبیەکانی لەسەر بۆ هی پێرزین دوایەوە اینجایی کاریگەری مەسەلەن گریکەکانی ینی وێنانەکان و دوایی ساسانەکان و اینجا موسڵمانەکان هەموو تێکەڵاوە یعنی هەردوو شارستانێتەکان شارستانە کۆنەکە و شارستە تازەکەش کاریگەری لەسەریە بۆ ئێسەکانش چۆن کاریگەری هەندێک خانوو هەیە دروستەکرا لە ئەمە ڕۆژ ئاواییە لێم تێگەی ئەمە هەیە مثل خانوەکانی سلێمانی زۆربەی زۆری ڕوو لە قیبلە بۆ لە بەرەوەی تشکی ڕۆژەکە لی بە بەو شێوە بێ کۆڵەکەکانیان هی کۆنە ماوەت و هەندێ شارستانەتی ئیسلامیشی بە دەگمەن هەیە خانوویەک کە قەدیم دروست کرا بێت ژێرزەمینی نەبێ بۆ ئەحتیمامیان بە ژێرزەمین داوە لە خانوەکانە دائما ئەو ژێرزەمینانەی کە دروستیان کردووە بۆ حاڵەت زۆرە لێرەدا حاڵەت مەسەن جاری وایە بڵێن بلافاابێکە یان شتێکە یان ئەکەونە خەتەرەوە یان مەسەن بۆ بابارانێکە یان شتێکە بەڵام کۆنەکان کە ژێرزەمینیان دروست کردووە ئەوانەی کۆن تا ئەندازێ ژێرزەمینەکە بۆ مەسائلی تر دروستیان کردووە ئەوان یعنی مەسەن جاری وایە زۆر سارد بوو بێ یان زۆر هین بوو بێت چونتە ژێرزەمینەوە یان بەفرێکی زۆر باری بێ ناتوانێت لەسەر بوو چونکە بۆ کاتانە نەود نەبوو هیچ نەبووە تەنانەت زۆپای داریش ئەمە تاسە دروست بووە خۆ پێشتر زۆپای دار نەبووە ئەزانی چیان کردووە ئاگرێکیان کردوێت تۆ لە ناو ژوورە شتیان ناوە بەمانەی خۆیانە بۆی سەرمان نابێ قاشیان کردوێتە ڕوو لە ئاگرەکە بۆی قاشیان چی بێت گەرمی بێتەوە چکە دائیمەن گەرمایان سەرما دائیمەن لە قاشەوە دەست پێەکە قاشەکانە خستەوە تاوەکو ئاگەرگە کوژاتە دوای خەوتون ئەم زۆ پایداروشتانە تازەیە ئەمە دروست بووە اینجا ئەگەر زۆر سادو بێ چونتە ژێرزەمین و تەمە ژێرزەمین حتمیەن لە هاوی نافێنکە و لە زستانیشە سادە حتا خواردنیشان لەوێ داناوە کاتی خۆی بۆ ئەو ژێرزەمینانە جاری وایە بۆ مەسەلەن ئەمەی کە ژێرزەمینەکان لە سەدەی بیستەما دروستەکرێنی نیوەکەمی سەدەی بیستەم ئەو بۆ مەسائلی ترە چونکە بۆ بابارانی بەریتانوانە هاتن ئەمانیان دروست کرد ئەمە دواییە بەس کۆنەکە بۆ مەسائلی گەرما و سەرمایە زیاتر بۆ خواردنیشان تی هەڵگرتووە ئەمە پەنیرە و ئەمە قاورمەیە قاورمە لە گۆشت طبعاً وەگەلێک شتی تریش باش مامۆستا بێن دەرەوەی خانوەکان ئەگەر دیقەت بین کۆڵانەکانی گەڕکۆنەکانی سلێمانی لە چاو ئەم گەڕەکە تازانەیە زۆر تەسکن و خانوەکان لە بەرامبەرێکە زۆر نزیکن بۆچی ئەگەڕێتەوە وهروە ناو جادەکە جۆگەیەکیشی تایە ئەوە مەبەستیان چی بۆ لە دروستکردنی کامە یعنی گەڕەکان ئەو تەنگن بینی گەڕەکان زۆر تەنگن سە بۆ منە سێری ماڵکەنی ئەکەی لە بین کۆڵانەکانە جۆگەلەیەکی بچووکی جۆگەلەیەکی بچووک بەڵێ گەڕەکەکانی سلێمانی هەموو گەڕەکە دێرینەکانی سلێمانی ئەو حەو گەڕەکەکە با بڵێن بە هەموو فەرعەکانیانەوە ئەمانە نێوانی ماڵەکان تەنگە یعنی ئەو کۆڵانەکانی با بڵێن کۆڵانەکانی تەنگە بووە چونکە ئەمە هینی سنە ژوا بووە هینی کە پێشتر ئاماژە پێدایی باشووری عێراقی میسۆپۆتامیا ژوا بووە ئێستا کە تۆ بڵین پایتەختی ئور سۆمەریەکان لەکش لارسا سەرەکی کۆڵانەکان بابل هەمووی تەنگە بەغدا ژوایە ئێستا ئەوەندە خانی کۆن ماوەتەوە لە شارە عەرەشی لە بەغدا خانۆ کۆنەکان گەڕەکە کۆنەکان ماوەتەوە لەوێ لە شارە متەنەوێ تایبەتی بینی نێوان خانوەکان 3 مەتر و نیوە ئەو پەڕی 4 مەتر بێ بۆ جۆگەیەکیش هەیە جۆگەیەکیش هەیە لەوەی سلێمانی شەهر ئەو کاریگەریە ماوەتەوە تەنانەت هی ئاشوورەکانی کاریگەری ئاشوورەکان لەسەرا لولوبیەکانیش کاتی خۆی حکوڕانی و ناوچەیان کردووە بەو شێوازە بووە لە کۆنا خانوەکان نزیک بوون لێکەوە لە ڕوویەکەوە ئەڵێ نزیکەکە ئەوەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ سەرما و هینش کاریگەریە بۆ تا ئەندازە بڵاو بێ زیاتر هەوا دێت و سارد دێکات ئەم کاریگەریە هەیە دوومیشیان ئەوەیە کە ئەوان زیاتر لە کۆنا دابوونەریتەکان و
هاتو چۆکە و ڕێزگرتنەکە زۆر بۆ کوێستە نییە تەکنۆلۆژیاکە تێکیابێ نزیک بوون حەزا کردو نزیک بوو لێک تەنانەت لە ساڵانی بیستەکانی سەدەی بیستەمە خانوویەک لەلایەن کەسێکی ئەم شارەوە لە گەڕێکی سەرکارێز دروستکرا لەو لای بڵین ئاعدادی سلێمانی کچانی ئێستا کە لەسەر هینەکەیە لەوێ دروست کرا خەڵکی شارەکە و خزمانی خۆیان پیان وتبوو وتبیان بۆ ئەوچیتە دەرەوە شار خۆ دوورە پەرێزەگری لەوێ خانوو دروستەکەی یعنی بڵین پیاوت و تعلیقێک پیاوت بوو هەموو حەزان کردو یەک بوون جۆگەکانیش چییە هەموو خانووەکانی سلێمانی وتمان وای کانی بە جۆگەڕای کەشابوانتر ئەم جۆگانە جۆگەی بڵێن هینی زیادەیە ینی چۆن ساڵی زێرابە ئەم جۆگەکە بەڵام جۆگەی ئای پاک بۆ ئای بارانە و بۆی تر هی زێرابنا چونکە سلێمانی کۆنەکەی زێرابەکەی لەژێر شارەکایە وڵا ئافرم لەو سەردەمای بەڵێ من لە کتێبەکەی خۆمان لە مێژووی شارەوانی سلێمانیە ئەوەم باس کردووە لەژێر هینەکانە جادەکان و خانوەکانە خەڵک کەم کەسە زانێ ئەوە یەک جار دەرکەوت یەک جار ئەو زێرابانە دەکرد لافاوەکەی 1950 مانگی دا ئەینا زێراب ناتە سەر ناو کۆڵانەکانەوە ئەو ئاوەی کە جۆگەی نێوان کۆڵانەکانە بوو ئەوە ئاوی پاکە دومیشانێ بارانە و لێوەی بە و ئەو ئاوە زیادەشان هەیە لێوە ئەچێتە ناو زێرابەکان نەک زێراب لە نێوان کۆڵانەکان نابێت زێراب لە ژێر خانوەکانایە ئەمە فکرێکی زۆر گرنگە بۆیە ئەوانەی کە هاتوون لە سلێمانی زۆر عەجایبەنیاتووە سەرەکەن ئاوەڕۆ نییە لە نێو کۆڵانەکانە ئەو ئاوەی کە جۆگەی بنێوە کۆڵانەکانی پاکەوە هیچ ئەمە لەکوێ پرسیانان کەوتووە ئەمە لە ژێر خانوەکانە زێرابەکان زۆر لە مێژووسان باز لەوە دەکەن کە ئەو جیاوازی گەوری لە نێو ئەو شارەدا هەبووە تەبایی و هاوکاری یەکتری بۆ نمونە گەر خانوویەک لە گەڕێکێکا دروست بکرایە باز لەوە دەکرێت کە هەمویان کۆمەکیان کردو کە و خانە دروست بکرایان یان لە نێو ماڵەکاندا هەژار و دەوڵەمەند پێکەوە جیاوازی قەومی نەبوو جیاوازی ئاین نەبوو هەمویان پێکەوە لە یەک گەڕەکە کۆبوونەتەوە بەبێ مبالغە پێی بەڵگەش و بەپێی ئەوەی سەرچاوەکان ئەو قسەی جەنابەت ڕاستە تەمەن لە سلێمانیدا ئاماژەم پێدا کەمێک هیچ جیاوازێک نەبوو لە نێوان مسلمانی و مەسیحی و جوولەکەکان بە هیچ شێوەیەک و حتا لە سلێمانیە کە جیاوازە لە هەندێک شاری تری کوردی ئەڵێم من شاری تری کوردستان کە هەندێک شارمانەیە لە کوردستاندا گەڕێکی دەوڵەمەند و گەڕێکی هەژارەکان جیاوازن لە سلێمانیا ئەوە نییە لە شەشقام دەوڵەمەنی تا بۆ هەژاری تا بوو لە دەرگەزێن لە مەڵکەندی لە کانسکان لە چوارباخ لە شێخانەوە لە گەڕەکانی ساموکاران و گۆیژە ئەوانی تریش ئەمە لە سلێمانی هەبووە پێکەوە ژیاون کێشانەوە ئەنێ من ڕسمم لایە وێنەم لایە کە بڵاو بە توی ساڵانی سیەکان و ئەوانەیە مەسیحەکانی سلێمانی لەگەڵ مسلمانەکانە لەگە جوولەکەکانە لە شاییان لە خۆشییان لە ماتەمینیان تەعزیە هاتوچۆ یەکتریان کردووە ئەمان هاتونتە مزگەوت ئەوان چونەتە کەنیسە و کڵێسە و ئەوانە لە جەژنەکان هەمووی ینی لە جەژنەکانە یانی هیچ جیاوازێن تەنانەت لە ڕووی پەروەردەیی کە مامۆسا نەبووەمیان لە ڕووی کاسپیەوە لە ڕووی بواری نەتەوەییەوە هەموو هاوکاریان کردووە تەنانەت هەبوو لەم سلێمانیا هاوکاری جوڵانەوەی ڕزگاری خوازی ئەوەی شێخ محمودی حەفید هەستاوە پێی ئەو هەندێک لە جوولەکەکان بەناولاما هەندێک لە مەسیحەکانی سلێمانیش هاوکاریان کردووە بێژگەلەوەی کەریم عەلەکە وەزیری دارایی حکوومەتەکەی بووە کە مەسیحیە جوولەکەکانیش هاوکاریان کردووە ئەنی من ئێستا وێنەم لایە شایەکە بوو لە گوندی کۆیک لە بازیان دێکەش لەسە ماوە ئەم شایە مەجموعە شایەکی شێخان بووە کۆیکی شێخی لێ شێخانی ئەمان چون بۆ ئەوێ ئەوەی کە وێنەکەی یامی خۆی لێ سە کۆچی دوایی کردووە دوو جوولەکی تێدا هەڵەپەڕن لەگەڵیان لەگەڵ ئەمانی کە لە سلێمانیەوە ڕۆشتن ئەمە جیاوازی نەبووە تا ئێستاش ئەم جیاوازی لە سلێمانیا نییە باشەوە مەسام ئەمنەوەی کە دوای ئەو سەردەمەوە هاتوون چۆنم کللتورە بپارێزن یان چۆن بهێڵنەوە ئێستا بۆ نمونە شتێکی زۆر جوان هەیە لەم شاری سلێمانیە هەرچەند شوێنەواری نەماوە بەڵام باسکردنی ماوە مەسەڵەن فولکەکانی سلێمانی فولکەی کاوە هێشتا ماوە هەر کە ناونیشانێک کە دەین بە نەفەری فولکەی کاوە فولکەی ئاسکەکە فولکەی دەستارەکە فولکەی گۆزەکان ئەمانەمە ئەمنەوەی دواتر چۆن پارێزگاری بکات لەم کللتورانە و ئەم مێژووە وەکو دەستکەوتێ لای خۆی بهێڵێتەوە بەڵێ ئێجا من وەڵامی برای بەمەوە وتی چۆن خانۆ کۆنەکان پارێزین ئەوە وەڵامی کەوش بە کورتی جادێنە سەر ئەوەش خانۆ کۆنەکان بەڕاستی هەندێک کەسی ئەوانەی کە دڵسۆزن قسەیان کردووە منش لە چەندین کەناڵ تەنانەت لەم کەناڵە شار مانگی هەشت
لە گەڕێک لە دوو گەڕێکی سلێمانی ئینمان کردووە دیدارێک بۆ بڕگەی و کە ئاماژەت پێکەوتەمە کراوە بە گاراژ پێشتر خانوویەکی زۆر قەدیمی جوان زۆر بوو لە شاری سلێمانیە بێجگە لە خانووانی کە ئەو خانوانە زۆر لە سەدا 90 شێوازەکە لە خانووەکانی کوردستانی ئێران دەچێت و هەندێکیشی لە هیچ شارە گەورەکان و تەبرێزەوەوانە دەچێت باشە لە ئەو خانوانە زۆری ڕوخێنرا و لە سلێمانیدا بەتایبەتی لە سەروبەندی حکومڕانی عوسمانەکان دوای ڕوخانی منیشتنی بابان 1950 لە سلێمانیدا دایرەی تاپۆ هەبووە دادگا هەبووە تێلگرافە بۆ تەلگراف ئەو کاتانە بەس لە مووسڵ و بەغدا و سلێمانی بۆ لەی شارێکی تر نەبوو تەلگراف کوا بینای تەلگرافەکە کوا قوتابخانەی مەحمودیە کوا قوتابخانەی عەبدولیلا خەریکە ڕوخێ لە گەڕێکی بەرامبەر گەر پێ دەڵێن بەرامبەر بە خانەقای مەولانە خالید کوا قوتابخانەی لەتیفیە کوا قوتابخانەی یەکەمی سەرەتایی کوا قوتابخانەی فەیسەڵیە ڕووخا لە ساڵانی 60ەکانە کوا ئەمانە جارە قوتابخانەی فەیسەڵی جوانترین و قوتابخانە بۆ نەک لە سلێمانی و لە میسۆپۆتامیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەمیان ڕوخان ئێسەش ئەو خانوانە کە ڕوخێنراون تاوەکو ڕاپەڕین لە سەدا 20 خانووەکان ڕوخێنران بەداخەوە بۆ نان ڕوخانە چکە ئەوانی کە ڕوخانویانە یا فرۆشتویان و کە کردویانە بە گەراژ یا دوکان و بازار خۆیان هەبوو بوون پێشم وتون هەبوو بوون بۆی ڕوخێنن وەرەسەر نییە یۆ هەبوو بوون پێویستان پێ نییە هەندێکیان هێشتیان تۆ لە دوای 2023 ئەم حملەی ڕوخانی خانوانە دەستی پێکرد بۆ پارە ئەگەر نەتەوەیەک کۆمەڵگایەک مەعالیمی شارەکەی خۆی نەپارێزێ واتە هیچ ئینتیمایەکی نییە بۆ شارەکەی کە ئەگەیەکیش ئینتیمای بۆ شارەکەی یا گوندەکەی یا شوێنەکەی خۆی نەبێ حتمیەن ئینتیماشی بۆ خاکەکەی و نەتەوەکەی نییە ئەمە هاوکێشەیە سەبارەت بەو فولکانەی کە ئەمدادێ پرسیاری کرد ئەو فولکانەی کە لە سلێمانیدا هەبوون بە خۆڕایی ناویان لێ نەناوە هەر فولکەیەک ناوێکی تایبەتیان لێناوە ئەم فولکانە ڕۆڵی خۆیان هەیە بەڵام ئێستش ئەو فولکانش هەر نەمان ئەنی کوێیان کردنەوە و بێ شێوەیەک ئەوە نەمان من زۆر قسم کردووە لەسەر ئەم بابەتی خانوانە نەڕوخێ ئەم بابەتیش هینانە باوەڕکەن کەس گوێ ناگرێت زۆر جا تەلەفۆنم بۆکەنیان بینن خەڵکێ لە کاکە فڵان خانویان مامۆستا فڵان خانویان لەوێ ڕوخان ئێوتم باشە من قسە ئەەکەم قسەم کردووە نەوانە بەڕێزی تریش بەڵام دەستگای نینی من تەرانە ئەنجمەنی پارێزگای سلێمانی لە سەدێک دوو قسەی من لە کەناڵەکە پێش ساڵ پێش کە قسەم کرد کۆبوونە تۆی لە تەوەرەکانیان پاراستی خانەکانانە بەڵام بەداخەوە هەر قسەی نایکەنە جێبەجێ ناکەن ئەو خانانە لە بەرچاویانە ڕخی کەس قسە ناکە بۆ دوور نەڕێن بەبێ مبالەخە من کتێبەکەی شەجارەکە دوجار چاپ کراوە خۆی بنە ماڵەکان و مێژوو لە بەخاتی کەس نەم کردو مێژووە وایە مۆنیمێنتێکی بۆ کرا مۆنیمێنتەکە دژایەتی کرا لەلایەن لایەنی پەیوەندیدارە و دژایەتیان کرد نانێش ئەو مۆنیمێنتە لە شوێنەکان لای سەرا دامنرێ مۆنیمێنتە بۆ پێکرد بۆ کەسێک دەکرێت بۆچی مۆنیمێنتی کتێبێک بۆ شاری سلێمانی نەکرێت کە بەدەیان شاعیر و مامۆستا و سیاسەتمەدار و ئەدیب و بوارەکانی تری ئاینی و زۆر کەساتێک ئەم بابەتە هیچ ململانێکی سیاسی نییە ئەمە خزمەتێکە بە شارەکە کتێبەکەی من مێژوویە کتێبەکەی من ناباسی کتێبەکە خۆم بکەم جینیالۆجی ئەمە شتە علمێکی تازەیە دێتە ناو کتێبخانەی کوردیەوە دژایەتیان کرد دژایەتیان کرد بەداخەونیانش ئەو مۆنیمێنتە دابنرێ ئەمە مانای تێدا بەڵام مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەوە هەرێمێنێت و ئەوانەی کە دژایەتیان کردو ئەوانەشی کە هاوکاریان کردووە هەردیان و سپاسیانەکەم و کە چۆن ئەوە هاوکاریان کردو توانێت بێت دارێ لەو شوێنانە کە خۆشیانی تیانین بەڕاستی هی خۆشی تیا دژایەتی کردووە بۆ من نییە من خۆم پەیکەرەکە کردویانە کتێبەکەی منە بەڵام کەسێک بڵێن تۆ کردوێتی بەڵام بۆ دانەنرێ مەتر و نیوێک جێگاگرێ قەینا 3 مەتر بەرزە هیچ کێشەیەکی تیا دروست نابێ ئەوە یا پێکەری کەسایەتێکی سلێمانیە کرێ ئەو پێکەرانە کاکرێ چی فولکەکان بێ چی هینی ناوهینەکان بێ پێویستە ئەو پێکەری و کەسایەتیانە بپارێزرێ بێڕێتەوە هەر کەسایەتیەکەن چونکە ئەوانە نمونەی شارەکەن بۆ لە وڵاتانی تر ئەپارێزرێ بۆ لێرە نەپارێزرێ ئەو خانوانە بۆ نەپارێزرێ ئەو عالیمانە بۆ خەڵک نازانێتە تەلگرافی سلێمانی لەکوێ بۆ کە خەڵ لێرە تەلگرافی کردو بۆ کە سوکاری کە لە ئەستەمبول و لە تورکیا و ناو ئوسپانیا بوون لەکوێ بیناکەی من ئەس بیناکەیم دۆزیمەوە دوای چەندین ساڵگەڕان بدۆزیمەوە بەس ئێستا کانە گەرازە داخەوە ماوەسا بیرمان نەچێت لایانی حکومی ئەمە بەرپرسی یەکەم وەڵام هۆشیاری تاکیش زۆر گرنگە بۆ منە خەڵک نەیەڵێت بۆ منە کەسێکە خانوویەکی قەدیمی کۆنی هەیە خۆی ینی من زۆر جابیرەکەم خۆی ئەگەر پێویستیشی بەوە بێت کە
پارێکی دەستکرد خۆی بچێتە لای حکوومەت ینی هەوڵێکی زۆر باکە حکوومەت لێ بکرێتەوە. قسەکەی تۆ ڕاستە من لە کەناڵەکەیەوە باس کردو لە پێش کەناڵی ئێوەش ئەنی پار و پێرار و چەندین ساڵم پێش لەگەل لە کەناڵەکان باسم کردووە وتممە ڕێگەم داناوە بووی ڕێگەم دانابوو ئەو کاتەی من یەکەم جار کە باسم کرد حکوومەت لاینی پێیمدارکە حکوومەت یێرێم بودجی باشیە بوو 2012 بودجێکی باشە بوو خێنا پێشتر قسەمان کردو بەڵام ئەوەی 2012 لە گەڕێکی سامکەران قسەم کرد بودجێکی باشی هەبووە داوام کردووە کە حکوومەت ئەو خانوان ئەو کەسانی کە خانۆ کۆنەکانیان هەیە نەیڕوخێنن ئەوەی وەرەسەیە ئەوەی هەبووە خوک و ئینتیمای بۆ خانۆکەی و بۆ شارەکەی نێڕوخێنە چکە هەبووە پێویستی بەوە نییە بە شەخصیش بەوانە متووە بە شەخصیش پێم وتون ئەوانەشی کە لەبەر پارە و وەرەسەی فرۆشن و تۆزێک نەداران ینی بڵین پێویست ئەمە پارەکەتی حکوومەت خۆی بیکڕێتەوە یا قەرەبیان بکاتەوە بیکڕێتەوە یان من حتا ڕێگەیەکیشم دانا پرسیاریان لێکردم لەکە وتان ڕێگەی حەلەکەی ترچی حەلەکەی تر وتم ئەوەیە حکوومەت ئەو خانوانە بکڕێتەوە بیا بکرێ بەڵام بە مەرجێ بیدا بکرێ کرێچیەکە بە هیچ شێوەیەک دەستکاری خانووەکە نەکا کرێچەکەش دەبەر خاتری خۆی بانگێڕی گێڕێ ئەی هێرێتەوە وەکو خۆی کرێچە ناتوانێت دەستکاری بکە داهاتێکیش بۆ حکوومەتەکە ئەگەڕێتەوە خانووەکانیش وەکو خوان نمونەیەک ئەمێنەوە کەسێکی گەڕی دێ یا کەسێکی تر لە وڵاتانی ترەوە دێ لە هەر شوێنێکۆ دێ نایە سەری بینای بەرزی تۆ بکە دێ بۆ خانۆ کۆنەکان وەکو ساڵی 2019 لە مانگ هێشتا دوو هۆڵندی دوو کوڕی هۆڵندی هاتن بۆ لای ئایان خوێن نردبیان لێەوە هاتن من هەندێک معلوماتیان بردن بۆ گەڕە کۆنەکان وتی بۆچی ئاوا ڕووخاون وتم بۆ پارێ وتی ئابۆ شێوێتم بۆ پارەی ڕوخێنن وتی لای ئەمە وانە لە وەڵمدا کەس ناتوانێت خانی دێرن بڕوخێنێ حکومت خۆی کڕێتەوە ئەو پێویستی پارەکەتی بەڵام ئەوانەی سلێمانی هینی کشمان کرد 3 ساڵم پێش لە مانگ 11 ئەوەی ئەوانی سلێمانی بەشێکی زۆریان هەبوون ئێکە هەبوون بۆ خانۆ کۆنەکە ڕوخێن هەر بۆ زیکریاتی خۆتان بیرەوەری خۆتان نێڕوخێنن ئەمەیە لێرەدا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیری کەلەپوری تووراسی ڕۆشنبیریەکە لاوازە لایەنی پەیوەندی داریش و هەندێکیش لەوانە هەندێکیش هێشتێتەوە ئەوە تەواو سەرکە مامۆستا لە ینی لە ئێرانە بۆ نونە لادەیەکی هەورامی بۆ نونە ئیجباری کردو کە دەبێت پەنجەرە و دەرگا و نەخشی دینەکانتان بۆ شێواز دەبێت ئەو ئیجباری وای کرد کە نایبچێتی یونسکۆ ینی لە کەلپوری یونسکۆ تۆمار بکرێت ئەمە چی ئیجباری کرد لایەنی شوێ حکوومەت پێیدا حکوومەتی ژێرەی توانی ئەو من کاتە قسەم کردو ئەڵم بودجێکی زۆریە بۆ 2012 لە هەرێمی کوردستانە خانوو نەکردرانەوە چەند خانوویەک نەبێ ئەو خانوانەیە کە ئێستا ماونەتەوەڵن گوایە 36 خانووە لە سلێمانی ماوەتەوە لەو هەموو گەڕەکە کۆنانی سلێمانی سەدان خانووی هەمووی یعنی کەس هاتوۆتە ئەم شارەوە باوەڕکە خەریب و بگریوتێتی بۆ ئەو خانۆوالیەکە خەڵکی ئەم شارەش نییە خەڵکی تر هاتووە لە شوێنانی ترەوە تۆ خۆت خەڵکی شارەکەی بۆچی دڵت پێی ناسووتێ هەندێکیان هێشتیان تۆ بەڵامانێتتر ئەڵە بە بۆنی وەرەسەی چی تۆ خۆت من نەزانم کە دەوڵەمەنی پارێکی چاکە دێ بیە لە ڕۆخانەکە بێ بکرێ قەیناکە وەرەسەی بێ بکرێ کرەکەی دابشکن لە نێوان خۆتانە ئەو خانوو ئەمێنێتەوە ئەی بەڵام بەداخۆ لانی پەیوەندیداری ژێ ناداتێ لەبەرەوەی لانی کولتوریەکەی نازانێ مەعالم چییە نازانێ شوێنەوار چییە لە وڵاتانی تر لە وڵاتانی نەک ئەوروپاوانە لە وڵاتانی دراوسێشمان ئەو شوێنانە ناڕوخێن بەڕاستی دایڕوخێنن ئێستاکانە هیچ ساسانەکان ماوەتەوە لەوێ هینی گریکەکان ماوەتەوە شوێنێکی گەشتی استفادەی لێ بەڵێ ناڵن بیرروخن حکوومەت فەرز دەکەن ئەگەر شوێنی بڕخی هەرامی دەکا و سیزن دەکا لە وڵاتانی دراوسەی کورد نەخواز ئەوانی پێشکەوتوژەوە هەلو لاوە بۆستێ باش مامۆستا ئێمە چ زیانێک ئەەکەین لە ونکردنی ئەم مێژوێکە هەمانە ئەم کللتور و کەلەپورێکە هەمانە ئەم شوێنەوارێکە لە خانووەکانمان لە ڕووکاری شارەکانمان بەدیەکرێ ئەگەر نامێنێ ئەمە چ زەرێکەکەین سێریت معالمی هەموو لەوانەیە هەندێک کەسێ ئاوا بیر بکات ئەزانم پێم وتون باسیشم کردووە لە کەناڵەکانتر معالمی هەموو گوندێک شارێک معالمی خۆی هەیە کورتی بەڵێ معالیمەکەی خۆی ڕوخان واتە ئەو شارە نەماوە معالیمی نەماوە شوێنەواری نەماوە واتە تۆ سروتەتەوە خانووی تازە ناخوا ئەمە مەسەلەکە ئەوەیە هەموو شارێک معالیمی خۆی سلێمانی گەڕەکە کۆنەکان و شوێنانتیا بوو هەولێر قەڵای هەولێرەوە ئەوەی هینەکەی ناوی چێ گەڕەکی تعجیلی موسڵمان و تعجیلی جوولەکە دیاربەکرە شورای خۆی هەیە شارەکانی کورسانی ڕۆژاوە کورسانی ئێرانە هەموو کرماشانە قەڵاکە هەیە و سنەیە ئەو شوێنە کۆنەکانی خۆی زۆر شوێنی تر ئەگەرمانە نامێنێتەوە واتە شارەکە بوونی نەماوە زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولخالق ساویر مامۆستای زانکۆیی خوا بەخێر بێ سپاس بۆ دەست دەکەم ڕێزمان سپاس